بیسەرانی پۆدکاستی ڕوودا و سڵاوتان لەبێ. خۆشەویستان، من محەممەد ڕەحیم خۆشحاڵم جارێکی دیکە گەشتمەوە خزمەتتان لە پۆدکاستی زارونەتەوە. ئازیزان، هاوکاری من لەم پۆدکاستە نووسەر و ڕووناکبیر مامۆستا محەممەد مەسعود محەممەدە. ئەمڕۆ دیسانەوە درێژە بە بابەتی هەفتەی پێشووە دەین، گفتوگۆەکەین لەسەر ڕەوتی چەپ لە نێو کورد و بە تایبەتی لە باشووری کوردستان لەگەڵ میوانەکەم مامۆستا محەممەد مەسعود محەممەد. لە پێشووترا باسی ڕەوتی دژە پایتەختی کرد. ئەوانەی ڕەوتانەی بە تایبەتی لە ناو کووردا یان ئەوانەی کە دژە پایتەخت بوون. بۆ نمونە لە باکوور پایتەختەکە کە ئەلمانی بۆ ئەوان زۆرتر بەلای چەپار ڕۆشتووە. دژاتی دەوڵەتە مەرکەزیەکان دژی پایتەخت ئەوەی لە کووردا هەبووە. ئەمە دژە پایتەخت بوون یان بەڕاستی چە بوو؟ کورد لە تورکیا طبعا ڕقی لە حکومەتی تورکەوەنا، لە ئێران ڕقی لە حکومەتی فارسە، لە عێراق ئێمەش ڕقمان لە حکومەتی عەرەب دەبەوە وەنیە. بەڵام مەسەڵەن ئێستا لە کوردستانی عێراق حکومەتی عەرەب ناما، ئێستا حکومەتی خۆمان هەیە، ڕقمان لە حکومەتی خۆمانە. جارێ هیچی نەکردو دزی کرد تێدەگەی ئەتۆ هەموون دەمێت دژی نەگەتیڤی و هەموو دەمێ هەرچی حکمی بەدەستەوەیە لە خەیاڵی تودا ئاکید خراپە ناگەی نەتیجە. بە حکایەتێکت بۆ بژێڕمەوە، ئەوە بەسەر هاتی خۆمە. ئەمن لە دنیادا خوا یەک ئەوەن کۆکە سڵتەی دامێ کۆمەڵی ئۆتیزمی کوردستان بدانە خۆم و چەند کەسێک بە هەزار ناڵی عەلی بڕۆ لە خەڵک پرسە چ شەڕەکم بۆ کردووە. خۆم یعنی ئەمن نیم، خۆم و چەند 15 عائیلە بووین ساحب منداڵی ئۆتیست شەڕمان بۆ کردووە. انتخابات کرا 3-4 نەفەر دەرچوو، ئەمن بە جێگر سەرۆک دەرچوو. هەر ئێوە ڕۆژی دامەزراین وایوە لێتاندا چمان لێدا ڕۆ یەک ساڵ خۆمان کوشت هەتا 1,500,000 بۆ براندینەوە، 500 بۆ کرێخان و 500 بۆ نازانم چی، 500 بۆ نازانم چی. چەند بدزم ئەمە یەک لە ئەندامەکان پێش ئەوەی کۆمەڵەش دروست بێ 3 خانووی هەبوو. خەمێکی هاوبەش کۆی کردوونەتەوە، ینی لە مەعانەتە اتهامات کابرا لە ماڵ خۆی دانیشەوە دەزانێت دنیا هەموو دزە. ئەو محەممەد و فلان و فلان بوونە دەستەی کارجێڕی ئای بە لێوە لێ دەدەن پێشە چی ئەدی ئەوی کوڕاوی ڕابەراتی پارتی، ئەوی ڕابەراتی یەکێتی کوڕادی سەدام حوسێن جارە هیچی نەکردووە. یەکسە گوتیان خواردی کوشتی بیری کردەوە دیارە فایدەی دیێنە کاتە دەخۆم و دەکوژم بە کەیف خۆم. یعنی ئەقسە لە من وەرگرن ئەو سەقافەتەی يعني عرب دڵێ زد إلى الأبد هەر ئەوەندەی شین دەکاتەوە. نەتیجەکەش ئەوەیە هەر هەموو دەمێت هەرچی بوو بە حاکم ناچار بوو بێت بە دیکتاتۆر. مێژوو خۆی دووبارەکات. بوونی سیستمی دەرەبەگایەتی، یعنی ئەوە تا چەند پاڵپشت بووە بۆ بڵاوبوونەوەی ڕەوتی چەپ. مەبەستت چیە لە دەرەبەگایەتی؟ سیستەمی ئاغا و سیستەمی ئاغا هەڵقڵاوی خۆت. ئەتووی کورد بتەوێنێتە ئاغا دروست دەکەیەوە وا دەکەیت نییە خۆت بەس جوتیارە بۆ، ینی جوتیار بۆ دروستیەکە کابرا جوتیارێکە بۆ دروستی با دەوڵەمەند بێ. ئێستا کۆمەڵک جوتیار دەوڵەمەند بوونە ئەخرستا بۆیە دەڵێم گەیشتوونە حدێک کە هەموو شتێک کەشف بوو. چ فەقیرێک چ جوتیارێک دەڵێ دەوڵەمەندیکە بزانەوە تەق دەبێتە چێخوا دەبێتەوە ئاغا عاشرەتەکەی تێوەردێنەوە باشە دەوڵەتێکی گچووەکە دروست دەکەن لە بۆ خەیان. ئاغایەتی هەڵقڵاوی کۆمەلگای کووردە دەرەبەگ ئەگەر مەبەستت لازم پێم خۆشە بزانم مەبەست خەڵک مەبەستی چێ لە وشەی دەرەبەگ. ئەو سیستەمەی کە بۆ نمونە هەر ئەوەی وەختی خۆی لە گوندەکان بوون ئاغایەتی و کوێخایەتی لە گوند ئاغایەتی سەرۆکی عاشیرەتەکە بە ژێری خزمەتی پەیوەندیەکی ڕابطە دەم پەیوەندی خزمەتی هەیە لەگەڵ کوتلێک حەڕەمێک باشە. چێخوا گەورەی گوندێکە کە ڕەنگە جیرانەکەی ئامۆزای نەبێت، بەڵام هەیما فەلاحن لەو گەردە دەژێن سەرە گەورەکان نای لە دەرێن چێخوا کەی خودا باشە یان کەت خودا ئەویش دەبێت. بەگ سیستەمەکی تورکیا، کەلیمەی بەگ سیستەمەکی تورکۆمەغولیە لەگەڵ خۆیان هێنیان لە ناوەندی ئاسیا بە تایبەتیش لە سەردەمی سەلجوقیەوە کە دێن ئاتە بەگ پەیدا دەبن. کورد و تورک و ئەو لەگەڵ ئەو مەوجە دێن بە معنای کابرایەکی کە کۆمەڵک ئاغا سەر بەوی جا دەبێ جەنابەت
خەڵکیش بزانێت دەرە بەگ زەرازم ئەو دەریان لەکوێوە پێوە نووساند هەر بۆ ئەوەی بڵێن وەڵا ئەوانم بێگانن نازانم کەنجینەوەشەوە پەیدا بۆ بەڵام کاکە بنەماڵی بابان بەگ بوون کۆمەڵک ئاغای فلان عشێت و فلان عشێت و فلان عشێت سەر بە بەگەکانی بابان بوون کۆمەڵک عشایری بادینان سەر بە بەگەکانی بنەماڵی بادینان بوون بنەماڵی بەگەکانی سۆران ئاوا سیستەمەک بوو لە سەردەمی سەلجوقیەوە لە سەر کوردستان سەپا باشە یعنی خۆی تەبیعەتی کوردستان لەوەتی خوا دایناوە ئەو زابەکان وڵاتەکە شەق دەکەن ڕووبارەکان بتەوێنێتە بێ دەکاتە ئەو ئیمارەتە سوکە دەوڵەت فەریکە دەوڵەت نازانم موشەی دەرە بەگ لە لای گەنجی کورد مەبەستی چییە ئێستا شتەی ناکەم کاک تعریفەکەم دەوێت کەنجیم پەیدا بوو وەڵی پێویستە بلێ بکۆڵینەوە ئەمە دەزانم بەگ بەگە بەگلەر بەگ هەیە لەسەر تورکەکان بەکارێنە بەگلەر بەگ ینی میران بەجی بەگان بەگەچی گەورە بزەبت کەلیمەی دەرەبەگ چییە حەز دەکەی باەک لە بینەران جوابمان داتەوە لە حەڵقەی داهاتوو ئەمش پێ دەڵم ڕام چێ بەرامبەر بوو ئەوشە دەرەبەگ چییە کە دەبینی هەڵبەستراوێکی سیاسیە بەدووری نازانم زۆر باش ئەڵێن ئەوانەی کە دوای چەپ کەوتون بوونە هیچ کاریان بەوە نەبووە فکری چەپ چییە مارکس چیە لێ ئایدۆلۆژیا چەپۆک و ئایدۆلۆژیاچی ئەوەی بۆ ئەوان گرنگ بووە ینی پاڵپشتی ئەوان بێ وەکو چینی چەوساوەوە تەفرایان دەم و ئەویان پێ بکەم انتخابات ببێم و هەتا بگەمە حکومەوە جا بکوژە ببڕە هەر ئەوەیە چێ ینی کاکەوەرم بنەماڵێکی ئیلسۆنگ دەڵێ بنەم چه دەوڵەتێکی یەسار چەپ ئەو نمونانی دەوڵەت وەرنەگەڕان بۆ سیستەمی وراسی ناوەکم دەیە یان هەوڵی نەدا سووریا بەعەلەمی حافظ ئەسەد برد بەشار ئەسەد هاتە جێی سەدام هەوڵیدا بەڵام ڕۆی وەنیە ڕابەرەکانی کورد پێ بڵێ کاکە کەس هەبوو وەکو مەمجەلالی ڕەحمەتی دژایەتی سیستەمی تەوری سوئالەکە نەتیجەکەی هەر خۆی ڕەوتی خۆی بوو بە وێڕاستی خەڵکەکە خۆی وایە ئیدر تا کەی ئێمە هەمان غەڵەت دووبارە بکەینەوە ئەو میلەتت خۆی وایە زۆر باشە ئەو هەڵانی کە ڕەوتی چەپ لە باشووری کوردستان کردوونی وەکو هەڵا چی بوون ینی بە بڕایتەوە و هەڵانە چی بوون کە ئەو ڕەوتە چەپانەی لە باشوورە هەبوون کردویانە چیان نەکردو دیارترینەکان کوشتن دەخوین سوکاتی کردن سادەرەی مڵکی خەڵکی چەپەکان بەڵێ چیان نەکردو خوێن ڕێژی دوایشتە حالف لەگەڵ بەعس بەگەشت کووردا هاتنەوە چەپی کورد ئەوەندەی ینی بیستومە ئەوەندەی ئەمان کوردیان دەگرت و تەسلیمی حکوومەتیان دەکرد هاوەرن ئەوانە ئەدام بکەن کەسان دەی نەکردو کاکە من منداڵم لە بەغدا والله وبالله وتالله بەبیرم دێتەوە ئەوەندەی لە شوعیە کوردەکان دەترسام لە عەرەبەکە نەدەترسام والله بۆ هەروە ڕقایەتیان دەکرد ئەوانە دەوڵەمەند ڕقایەتی تۆ وەکو کوڕی مامۆستا مەسعود محەممەد یان ئەوە یەک دوو سلەیمانی و کەرکوچی نەبووین ئەو لێرە چی ئاغایان و ئەوانە ئەویش ناوچەیی بوو بەڵێ دافعەکە ناوچەوی بوو بۆ خۆیان بکە بوونە میلیۆنێر کە کابرایەکی کاکە کەسایەتێکی محتەرەم و خۆشەویستی وەکو فاروقی مەلا مستەفا ئەمن خۆشم دەوێ احترامی دەگرم باش بۆچی کەس نەگوتەوە خوێن مژەوە صاحب $1,000,000 و نازانم چی سەرمایەدارێکی کوردە و خزمەتی ئەو کوردستانە دەکات بەڵام ئەگەر مەسعود محەممەد کوڕ بە حیاتی سارەشی نەبووە دڵ هەڕ دەکەی بە حیاتی سارەی نەبوو بام کەچیدە لەمە خێلەی ئەو گەنجانە فڵان کەس شەیتانە فڵان کەس مەلایکەتە تەواو بۆ بخۆشی نازانم بەخۆشی نازانم ئارێوە دووبارە دەڵێمەوە بریا پەنجاوی وەکومەمان هەبا وەکو جەنابی فاروقی مەلا مستەفا بخۆش دەزانی مەسەڵەن برایە گەورەکەی ئەوە وەنیە ئەوی دوو فرسی هەبێ خائینە ئەوی نازانم چی هەبێ خائینە و کاکە وەڵی برایە گەورەکەی غەڵەت بوو بەس فاروقی مەلا مستەفا ئەشهەدو بیلا ئینسانێکی ناجح خوا ڕووی سپیکە هەر ئەوەندە دەڵێ دکتۆر عەزیزین بۆ هەڵاوە کاکە خەریح بە دوو ئەفسانە کەوت بوو
إيه كاتشي كمثلا أقبلها كي بيت سرمایه دار أو اعتيادية أمنا لهم خوي قلت وياتي آفرين أتو دولة من ببلام دولة من دكي هوليرة خرابة بلام أو كومال جاي كلا دورو بريانا بوتي أو سينا كير بوتي كابراك دو فرسي هبل هولير خائنة فاروقي منها مصطفى تيكو شرا أخر أو برسيارة أخر ليه بكولي وهذا مثلا يا الناس كي خومان هيك دنيا ما دام يخومانا أوكي ما دام بيجاني خائنة هيك دنيا قسەیەک هەیە ئەوەی کە من بیستومە قسێک هێڵێن ئەوانەی کاتی خۆی دوایی یان بوون بە شوعیان بوون بە چەپ ئەو هێمای داس و چەکشەکە هەیە یعنی ئەوی لە خەیاڵدانیانە دروست کردووە کە بۆ نمونە دوایی ئەمە بێتە ڕزگارکەریان چوزانم داسەکە کاتە بلی ئاغاکە و بە چەکشەکەی کێشێ بە سەریا و نەجاتیانە بێ جا ئەوەشیان دەزانی بەچی ڕەبط کرد تێکیان بەستەوە چەکچەکەی کاوەی ئاسینگەر ئەو هەمان چەکوچە ئەوی زاڵمەکانی پێدەکوژی قسەیەک هەیە دیسان دەمێ بیکەمەوە کاکە سەلام عەلەیک جارێ ئەوەن بزانە کاوەی ئاسینگەر کورد نەبووە چکە خودی ئەفسانەکە دەڵێتی کاوەی ئاسینگەر هەستا زۆحاکی کوشت ئەژدی هەک وەنێ وەزیرەکەی زۆحاک دەیگوت ڕۆژێ چی مێشتی دوو کوڕی بۆ دەبرد یەکیانی مێشکی بەرخەکی دادەنا یەکەچی دەیگوت هەڵەیەتوو هەر خۆی ئەفسانەکە دەڵێ ئەوانە هەڵاتن چوونە شەخ زاوزەیان لەگەڵ ئەجنە و شتیوا کرد بوونە کورد یعنی ها جارێەوە ئەوتوکاوەی ئاسینگەرت هەیە ئەفسانەکە وا دەڵێ نازم بیستویانیان نا یعنی هەر عەرەب نەیگوتووە کورد ئەجندەیە باشە ئەفسانەی کاوەی ئاسینگەر بە خۆشی خۆی وا دەڵێ کە درۆیە ئەجندەی چی کاکە من ئەجندەم ئەتووە جندە باش هەمانە ئێستاوە کاوەی ئاسینگەر لێرێ وەنا کابرایەکە بەرحەیاتە کورد دروست نەبووە ئەوانەی کە هەڵداهاتن بۆ شاخی هەڵاتن ئاوجا کورد دروست بوو کاوەی ئاسینگەر چۆن کووردە خرە بدا بازاری نییە وەنیە شتێکی دیشت پێ بڵام ئەوە لە هەمووی گرنگترە کاوەی ئاسینگەر هەستا زوحاکی کوشت وەلی عەهدی ئەسڵی گەڕاندەوە سەر حوکم کەس بێ ئەوەی بیستووە مەلەکی خۆی نەبوو مەمەلیک کوڕی بنەماڵەی کەیانی گەڕاندەوە سەر حوکمی ئێران دەڵێ چیستە شۆڕشی کاوەی ئاسینگەر لە پێناو مەلەچێت بوو دژ بە کابرایەکی کە بگلیس پێیان دەڵێن یوسەرپەر مختصی بالعەرش ئێستا دەڵێ چی هەر بۆ گێڕانەوەی سیستەمی مەلیکەیەتی پاشایەتی بەڵێ کەواتە تو نەورۆزان کاوا دەکەێت و ئاگا لێ نییە ئەسلی مۆزوعەکە بۆ گەڕانەوەی مەلەچێت بوو جا دەڵێن ئەفسەر لەکوێنەوە بڕن ئەفسانەی کاوەی ئاسینگەر بخوێنەوە و ئەوە من ئەوە تو مامۆستا ئەوەی پەیوەندیدار بێ بە ڕەوتی چەپ ئەم ڕەوتە فراوانە جەماوەریە بۆچی نەیتوانی گۆڕانکاریکی ئەو تۆ لە ژیانی خەڵک بکانی گۆڕانکاریەک لە ئاستی فراوانی ڕەوتەکە بێ دیارە بناغەی بیرۆکەکەیان چەوتە و نەک هەر لە ئەوە یعنی هێشتا ساڵێک لە ڕووسیا حکمی کرد شتێکی زۆر تایبەت بوو و زۆر غەڵەت بوو و ماڵوێرانی بەدواداهات و لەخوا بە زیاد بێت حزب شیوعەکان نەگەیشتنە حکم لە هیچ جێیەک دەنا کەسیان نەدەهێشت قسە ڕاستی دەفتەریان پێ بدەیت دەبێ فڵان کەس ئیبادە بکرد دەنا کەس خۆشی نابینی و ئاخیریش وا دەکەیت دەبینی هەر هەمویان دەگەڕێنەوە سەر نظامی تەوریسی حکم زۆر زاد بە نوکتە ڕسمی جیڤارا پێشان دەدەم وەنیە شتێکی جوان و شەهید و ئەوانە جامیش بەتعلق دەڵێم ئایای حەیفێ وەڵڵاهی نەژیە دەنا ئێستا کوڕەکە لە جێی وی دانیشت بوو هەر وەکو فیدل کاسترۆ حکمی کرد ئەو برایەکەی هاتە جێی سەلام عەلەیکم ئێستا دەڵێ چی نەزانم تا کەی هابڕێ بەس مەسەلەی شەهید هەموو دەمێ پاک بوو کاکە گەر حکمی کرد بە وەڵڵاهی ئەتوو پێشەمان دژی دەوەستای شتێک هەبوو کە کاتی خۆی ینی زۆر ڕەخنە لەسەر چەپەکانە گیرا لەسەر بابەتی وابەستەیی بوون وابەستەی یانی چی ینی وابەستەی بەو مانایی کە لە رووسیا بارانە باریوان لێرە چەتریان هەڵە کرد تەقلید ینی ڕێک ئەوە ئەمە تا چەند کاریگەری هەبوو لەوەی کە ئەم ڕەوتە ینی لاواز بکات ئەتوو لە بەغدا و بەسرا و لە هەولێر دەژێی بەڵام مەسەلەن
يعني تصورك دەڵێ تەلەبە لە بەغدا لە قسمی داخلی دەژێ داوا لە مدیری قسمی داخلی دەکا با بڵێن مبەردەیەکیان بۆ دانێن باشە عریسەکە دەزانی چۆن دەنووسرا بەڕێز نازانم چیزی داوا دەکەین نیکۆراگوا ئازاد بێ نازانم عراق دژی حلفی نازانم چێ ڕاوەستێ 50 تەڵەباتی ئەوها و بڕمێ ئەمریکا و بڕمێ نازانم چێ و بێزەحمەت مبەردەیەکمان دەوێت باوەڕ دەکەی وابوو باوەڕ دەکەی ئەو پێ دەڵم ئەوها دەنووسرا و زۆرمان بەمدایی تو چیش بەری نیکەراگوایە جەماعەتی حزبەکانی خۆمان ێزا سۆشیالیستە یەکێتی پارتی ئەوانە باشەوە تو بەسەرەن بەیاننامەیەک دەخوێنەوە دژی با بڵێن ئەنفال پێشە دەبایە حەمد و سەنایەتی زۆر بۆ کوێ بڕوە یان پێش ئەنفالیش بۆ سۆڤێت و لینین و مارکس و قسەی خۆت دەکەوتە ئاخر باشە ئیدانەی ئەنفال دەکەین یان ئیدانەی توزارم فلان سەرۆک جاشی کورد دەکەین کە باوای کردووە یعنی لە واقع نەدەژیان لە خەیاڵێک دەژیان سایبەر وۆرد لە باشوور ئایا بەڕاستی حزبی چەپ و کۆمۆنیست یان سوسیالیست هەیە هەر ئەوە بوو هەر ئەوە بەڵێ حزبی شوعی لە بەسا پەیدا بوو کوردەکە هەر ئەوەندە 27 شەتان خۆی بە قوربان کرد بەڵام ئەوان ئیوان زوو بووکایەوە حزبی شوعی فەڕەنسی زوو بووکایەوە کە زوو تێگەیشتن درۆیە بەڵام ئەوی متەخەلیفە ئەو پێوە نووسە تێکەوت رووسیا ینی لەو گەلانی دەرەجە یەک ئەڵمان دوایش رووسیا زۆر بەخراپ تێکەوت ئینسانی خەڵکی ساحب ئینتیما قەت تووشی دوانە قەت لە بابەتی ئەوەی کە دەگوترێت لە ڕۆژەڵاتی نێوە ڕاست لە کوردستانیش کۆمونیستەکانی دوێنێ و سەرمایەدارەکانی ئەمڕۆ ئایا ئەمە مانای ئەوەیە ئەوان لەگەڵ باوەڕەکەیان ڕاستگۆ نەبوونیان چی؟ نا ئەمن شتێکت بڵێم مەوزوعەکە چۆنە زاکری مێشمان باس کرد لە حەڵقەیەک لە حەڵقەکانەوە کورد یعنی نە بەرژەوەندی ئێستای دەبینێ ئەوەندەی دامەتر لە دەوری خۆی دوور ناڕوانێ مانگێک پاش ئەوڕۆ باشە بەرژەوەندی خۆم ئەمن کۆمەڵک برادەرەمەیە و عمرەکەم بەسەر بردووە لە هەفتایەکان دەیگوت ئەوی سیارەی هەبێ دەبێ ئەعدام بکرێ تەواو و ئامادە بوو ئێستا بۆتە ساحب هەموو شتێک زروفەکە وایە بەرژەوەندی لەحزەی خۆی چۆنە ئەوەی دەوێت شتێک گۆڕە یەکسەر ینی جیوەیە و نازانێت دەڕێتی بەرژەوەندی خۆیەتی لە هەمووشی خەراتر بایدایەوە سەر عشیرەت گەری و خزمێنە ئەگەر عشیرەتیشی نەبێ برایەکەی هێنا ئامۆزایەکەی هێنا و ئێستا فەریکە عشیرەتێکی بۆ خۆی دروست کردووە کاچی کۆنە مارکسی باشە برام زانانی یەک نییە و دوو نییە و سێ نییە و بەرە بژمێرە و ئەو خەڵکەش ئەها بەرامبەریان دادەنیشن وەڵا خەبات وایە گەڕە خەباتی حەزم کەی بە خەبەر دێنەوە دۆخی ئێستای گروپە چەپەکان ینی ئەوانەی کە باسمان کردێنی لە سەرەتاوە دۆخی ئێستایان چۆنە بینی بە تایبەت لە وەڵای گومڕان بەڵێ پێویستە بەخۆدا بێنەوە جارێ ئەو قسانەی مارکسوانە بەجێبێ حەق پەرست بە باشە دژی زوڵم ڕاوەستە یا ڕەبی کورد دەبوو یان عەرەب دەبوو یان هەولێری دەبوو یان هیندی دەبوو لەوە گەڕێ حەق پەرست بە داوای یەکسانی بکە یەکسانی لە دەرفەت نەک پارەی جیرفانی من و تو بزەبت وەکو یەک بێ ئەوە درۆیە داوای یەکسانی بکە لە دەرفەت خلاص دەرفەت نەدرێتە فلان لەسەر حسابی فلان دەرفەت یەکسان بێ ئەوەیە ئەگەر یعنی یەکسانیتان دەبێ چەپڕاویتان دەبێ ئەمن هەرەوەندتان پێ دەڵێ دەنا لەوە بترازێت درۆی و تاقیق نابێت و خەونی هێشتر بەدی نایە نەجار نەدووجار ئیسباتی کرد کە فەشە لە مستحیل ئەگەر دەتەوێت بێوە سەر مارکسودین ئەدی بۆ پەرلەمان داناوە مەجلیسی سۆڤیتی دانی شەریکات هەموو قەدەغەکە و دوی هەتا پینە دۆزش بکە مەعاشخۆری دەوڵەت ئەو نمونانەی کە نمونەی بۆ نمونە ئێستا چینمانە ینی نمونەی وڵاتێکی کۆمونیستی سیر بکرێ بەڵام زۆر گۆڕاوە لەگەڵەوە ینی لەوێ ئێستا شتەکە کەلاک ئابن نازانم قسەی ڕاستی دەرسم نەکردووە بەس ئەم شتێک هەیە لە
چین گومانم لێ هەیە چین تا ئێستا لە قەبیان بنەماڵێ فلان هان فلان پینگ فلان چینگ هەمووی لە قەبی مڵەماڵێ یەکێکم نەبیست فلان چایچی باشە نەمبیستوە چی دیش نازانم بەداخەوە سەقافەتمان زۆر لێک دوورە بەس ئەمن دەزانم یەک دوو جار هەنەک شەریکاتی چینی شتووە لە پاش 2004 هاتن خانوویان لە خزمەکەم بەکرێگرت ئەم چوم تەرجمان بۆ بکەم دوو قسەیەک لێرە قسەیەک لێرە و ناسم ناوی لە قەب هات سەچوە I'm Han I'm from the Han family هان آخر پاشایەکی زۆر کۆنن یەک لە ئوسرا حاکیمەکانی سین بیستومە هان سەر ئەوەم خوێندەوە ئێستاش تیرەپەرستە کەچی ئەندامە لە حزبی شوعی هاتووە واجبێکی اقتصادی تەرکیز دەکا کەچی فڵق یەکسەر دەمارەکەی بزووی ئەمن بنەماڵی هانم ئەوە بە دووری مەزانە پاش 10 ساڵ انشقاقێک پەیدا دەبێت لە چین ئەجا خەڵک دەڵێن ئەوە ئەمریکا پێیکردن کەزانی خەریکە اقتصادیان پێش ئەمریکا بکەوێتەوە بەڵام نەخێر لە ئێستاوە پێتان دەڵێم مادامە ئەوە ئینسانە کوڕی بنەماڵەیە ئەو انشقاقە هەر لە پێشتی ئەگەر نەزانم واتە چاوەڕێتی تو بینایەکت هەیە کەرپوچ لەسەر کەرپوچ داناوە سمنت نییە 4 ڕیز کەرپوچت داناوە زۆر ئەستور بەڵام سمنتت نییە هەمووی بریتە لە کەرپوچ بەردی جودا بە یەک شت هەرە نەبزانە لێک هەڵوەشە ئینشاڵڵا نابێ بەڵام ئەگەر وای لێ هات قسەی منتان نەبیر بێ بۆچی ینی ئەو وا بەستەی بوون بە منەماڵە بێتە هۆکارێ بۆ هەڵوەشانەوەی ئەو دەوڵەتەکە ئێستا انتیمای ئەو خەڵکە بریتیە لە کۆمەڵە کوتەل کوتلەی جودا کاکەستا ئینگلیز نازانێ بخۆری چێ ئەمن ئینگلیزم خوا حەفیز تورک ڕوسی ئەوڕۆ هەر ناوی یاڵە ناوی بابی دەزانێ ئەگەر ناوی باپیری بزانێ ژیانی بریتە لە ئیشی بەڵام ئەتوو کە لە نابدا ڤایرۆسەکە هەبوو پێت بڵێ ئەتوو لە بنەماڵەی هانی ئەتوو لە بنەماڵەی چینگی تش بە نازانم ئێمە ڕاقیترین ئەوە ڤایرۆسە با لێ دەکاسبێنێ هەر دەستت بێتەوە و خۆیاتەکەی کورد دەست پێ بکاتەوە دەی ئەوانە لادا خۆم ئیسبات بکەم حربی ئەهلی یعنی سەرەتانێکی نووسووە لە هەر کاتێک تەک بەخەبەر ئەوە قاعیدەیە ئەگەر وابێ نەچووی چین مێژوشیانم نەخوێندەوە قسە بەس ئەوەندەم دیت قسەکەم لەسەر ئەو ینی ئەو سیستەمە سۆسیایان چەپەیەکە چینی لەسەر دامەزرا و سەرەتاش باسی کرد کە ئێستا زۆر ڕێبازی لێ بۆتەوە چینی ینی بۆنە چەپی ماوی هەیە چی هەیە دەزانی چۆنە خەڵکی بەش لە برای خۆتی وەرگرە خەڵکی بەش دەبێت یەک لە دوو دیکتاتۆریەت کۆنتڕۆلیکە یان دیکتاتۆریەتی کەسایەتی شەخص یان دیکتاتۆریەتی عەقیدە ئەوەی سێمە نییە ئۆپشنی سێمە نییە یان دیکتاتۆریەتی عەقیدە ئیسلامی کتابی خوایە ئەوە دەڵێ کەس سان نەکا یان دیکتاتۆریەتی سەدام حوسێن یان ئوستاتێکی عائلەکی مەلەکی محتەرام کەس داوام بەرزتر نییە کەس نەڵێ من ئەنتەری ئاخر زەمانم یەک ئینسانی گەورە و محتەرەم هەیە پاشایە ئەویدی مواتنن ئەوەند نەبێ دەبێت دیکتاتۆریەتی عەقیدە دانی وابزانم چین وڵاتی چین ئێستا لەژێر ئەوەدایە دیکتاتۆریەتی عەقیدە هەیە لە بنەوە ملیۆنێر و تریلیۆنێر پەیدا بوو هەموو سەرمایەداری و ئەوانە بەڵام کەس ناتوانێ بڵێ بنەماڵی خۆم دەکەمە نازانم پاشای شەنغهای یان کە بە نازانم چی لە ناوچەی یوغۆر نە دیکتاتۆری عەقیدە چاخۆکە لەسەر سەریان یعنی سەمام ئەمان پێی دەڵێن و چاک دەکەن لێرە داتاییدیان دەکەن ئەگەر ئەو دیکتاتۆریەتە نەمێنێ بەڕەڵایەکەی چێخواگەری و ئاغایەتی و نازانم چی شین بێتەوە وڵاتەکان وێران بێ وڵای پێم ناخۆش قسە ڕاستی
ئایا هیچ پێداویستێکی بابەتی هەیە بۆی هێزێکی چەپ لە کوردستانە بە هەر ناو مۆدێلێکی نوێ بێت سەر هەڵبدا هاوشێوەی مۆدێلانی بۆ نمونە لە بەشێک لە وڵاتانی ئەمریکای لاتین بە تایبەت لەم ساڵانەی دواییە پەرەیسن بەڵێ لەگەڵ خۆم ئامادەم بچمە ناوێ چەند دەرگوتم پێداویستەکان چین ینی بۆ پێداویستیەکان کە ئەتوو شتێکت نییە موازنەی عقیدەکەی دی بکە تعسوبی دینی ئەوەت لە یەک موازنەی مەیلی ئاغایەتی و بنەماڵەگەری بکە شتێکت پێویستە بەڵام بریە لەو جەغزە دەرچوبان مەسەڵەن فەلسەفەیەک ئایدۆلۆجیایەکی نوێی تریان گرت بایەبەر کاکە ئایدۆلۆجیایەک هەیە ئێستا دەتوانین ناوی دەمێن کوردستان پەروەری زۆر لە کوردایەتی بەرزترە کوردستان پەروەری بەڵێ کوردایەتی ئەنسوڕیاتە ها زانی بۆ چونکە تورکمان و ئاشوری مەسیحیشمون ناکە ئەتو باسی قەومم بۆ دەکەی بەڵام ئەوی بیر لە کوردستان پەروەری بکاتەوە ها یعنی تورکمانەکە و مەسیحیەکە و نازانم عەرەبەکەی کە دێتە ئێرە ئامادە بێتە مواطن دیفاع لە کوردستان بکات یەکسانن لەگەڵ من کەس بێنێڵێ ئاخر تو عەرەبی کەس بێنێڵێ تو کوردنی ممنوع ئەو هیندیەی کە ناسە هیندیەکە ئەمە زۆر زیاد دەڵێن وەڵا ئەمریکا سەرۆکەتی ڕەشی پەیدا کرد تو ئامادەی کە ناسە هیندی بکەیە مواطن 20 ساڵە لێرە ئیش دەکات کورد ئاگای لە خۆی نییە کورد ئاگای لە خۆی نیە چەند عەسڕێ کوردی پارچەکانی دیکەش هەیە 40 ساڵە لێرەیە تاوەکو ئێستا ئەمە بابێت نە ئەو لەگەڵ من تێکەڵ بوو ژنەکی دایە من ژنەکی لە من خواست نە ئەمنیش وام کرد ئەو لە کوتلەی خۆی ئەمیش لە کوتلەی خۆم باسی کورداتیش دەکەن لە زنجیرەیەکە بە تایبەت باسی شارستانی بوو نەکەین باسی ئەو تێکەڵاوی کۆمەڵایەتیانە ئەوە تا چەند کاریگەریە بێ لە زنجیرەکانی داهاتوو باسیەوەکەین باسی شارستانیت ئەو تێکەڵاوی بنە بەس مەبەستم ئەو هەستی کوردستانی بوونەکە باسە کردێنی هەر قسێ ئەمن کتێبەکەم هەیە بە ناوی مالا تعریف و عنک پاش 16 ئۆکتۆبر بە مانگەکە هادەستم پێکرد کوڵام نامەیەکی کراوەیە لە بۆ جەنابی کاک مەسعود بارزانی نامەیەکی کراوەیە بە عەرەبی چکە لە فەیسبوک دەمنووسی عەرەب جێویان دەدا و ئەم جوابم دەدانەوە ئیدی بوو بە کتێب ئاخیری گوتم تەمەشای حاڵی کورد بکە لە یونی ئەرسیار ئیشم کردووە کاتی خۆی کە تایبەتە بەلاجی ئەەکەن هەندێک زانیاریم هەیە دەربارەی وەزی پەراهەندە و IDP ئەوانە چەند ئۆردوگا هەیە ئۆردوگای کاوە ئۆردوگای نەزان چی ئۆردوگای پەکەکە لە مەخمور کوردی دواتر کەمپی بەسەر هاتوو چەند ژن لەو بەینە خوازرا لە بینی ئەو کوردەی کە هاتووە لەو کەمپە دەژێ لەگەڵ کوردەکەی کە لە گوندەکە و شارەکەی تەنیشتی دەژێ سەفەر ئەخر ئەوە یعنی نییە ئەوە جەڵەس ئینزارە دەبای هەموو عالەم هەستی پێ بکە عقدەیەک هەیە لە ناو ئافرەتی کوردی ئێمە نایزانین بەڕاستیمە تێکەڵ نابێ وەڵام بیر و باوەڕ وایە بیر و باوەڕی چی هەتوو خەریکی خزمێنەی خۆتی وڵاخر ئەمن بیر و باوەڕم بە ماو هەیە ماو گوتی وەرمێر بە مەسەڵەن بە کچەکەی ئێرانی گوت مێر بە کوڕەکی کۆی مەکە ماو تستۆنگ وای پێ گوتی جەناب کاکە ئەمە پڕین لە ڤایرۆسی سەرەتاناوی و ئاگامە لە خۆمانی بیکەمە بەردوایین پرسیار باسی ئەو گرەیە کرد ئەو گرەی وەکو عقدە تا چەند بۆ نمونە حتا چەپەکانیش چەندێ خۆیان بە چەپ زانی و هەر کۆنزەرواتیڤ و محافیزکار بوون بڵێم نامێ بیکەمە دژمناتی شخصی ئەجا بڵێنەوە کوڕی بەسەد محەممەدە بۆیە ئەقسایان دەکاتەوە من زۆر جار ئەمن خۆم ینی مەشتم لە ناو خزمان زۆر جار ئەمن دژی بام بۆستاوە باشە پێچوانێ و سێبەری بابە منیم بەڵام زۆر شتی لێ فێر بوو زانی گرنگترینشی لە بام فێر بووم على الإطلاق هذا موضوعنا بين أنت درسين لبعض على الإطلاق يكشتي فير كردم زستانا زر أصيد بعد كذا يقول تأتو زستانا لخو هالضسي هتاو كتيدني على الصار دو مثلا لكوي وهذا كي هذا سلطان بفرة يعني لهوليري وهذا كي أو تشايا كاني دلوبو وهبرازم يعني مصيف وأنا بفرة سليماني جوجو أنا بين
ئەو خەڵکە على الإطلاق دەڵێن چی ها ئەو سەرمایە ئیشی ئەو بەفرەیە بۆیە دنیا ساردە بامم دەیگوت ئەو خەڵکە دەبێ شەقاوەک دوورتر بڵن سەرما بەفری دروست کرد بەفر سەرمای دروست نەکرد زۆر ئەوەی دووبارە دەکردەوە ئەمنیش نییە باب قوتبەی گەورە خۆشەویست بکەم قسە ڕاستی یعنی بڵێ لە منداڵی ئەمن تەمرینم دەکرد هەر شتێک دەهاتە پێشم بۆ دەکەی پاشە قسە کابرا هات لە فڵانی دا و نازان چی یەکەم جار تۆڕە دەبم دەبر وەڵی زۆر پیاوی خراپە بەڵام دوایە ڕاست ئەکید سەبەبەکە بڕە بکۆڵ تکا لە ملەتی کورد دەکەم ئەها بیرکەنەوە وەکو نەزەریە قوڵتر بڕۆن نەزەری چی ڕەنگە دوور بێ بەس نەزەریەی موئامەرە بیرکردنەوە لە شتەکان شتێکی کە هەیە لە پشتەوە نه بەعکسەوە نەزەری موئامەرە پینەکردنە یعنی پەرامۆشی بەخۆت دادەی ئەرێ بۆ فەشەلم هێنا وەڵی کاکە لە مەکتەبێ بۆ ساقیل بووی مدیر ڕقی لەم موئامەرەیەک هەیە ئەمە پینەکردنەکەی ئەخ پینەکە پاشا مەلک فەیسەڵی ئەوە کورد پشتی گرت بە بەخۆشی و بە ناخۆشی عێراق لێنە داهات کوردی شوای لێنە داهات یعنی ئێمە بە زۆر بەداخەوە نییە خە چەپڵمان بۆ کوشتنی ئەو پاشایان نازداری لێداوە هەموو ساڵی 4 تەمووز چەپڵە ڕێزان دەکەین خۆعیب نییە کفرە کفر چی کرد بۆ ئاخر فەقیری عمری 20 ساڵ بەزەوە بەدەستی دەرەکی نەکوژرا دەرەکی چی بە قوربان من نەبێ مەزر خاڵکی بەغدایە تێی بەربوون نازام چی عەبوەسی دەستڕێژەشی لێکردن ئەریش ژنەکان بە دەکوژی ناڕەکان ژنەکان هەموو ئەوجا بێلەوەش تەسەوڕکە ئەوە نوری سەعیدیان ڕاکێشا و بردیانە سەفارەتی میسری بزانە ئاخرین سۆفت پاوەری میسری تەسیری دەکرد بوون بردیانەکەن سەفیری میسری ئەوهانیە و قوربان بینەوە خۆمان ئیسبات کرد چەند سۆزین لە بۆ میسر لە بۆ عەبدولناسر بزانە چەند چ تەبعیەتێکی نەفسیان هەبووە بۆ میسر بێ ئینتیما بوون باش ئەوجا بیبە لە توپەتێکە لە جێیەکی ناشتیان سبەینێ چوونەوە بزانە ئەو زەوقە چوونەوە قۆڵتەکان لێداوە یعنی کە 15 تەمووز هێلکە لەسەر ئاردیدانی دەبرژێ دیسان بیکۆڵەوە ئەو بۆگەنیە دەربێنە و دیسان ڕایکێش ئەوە چییە ئەوە جا ئەوەی کە پرسیمەوە لێت دووبارێکەمەوە ئەوەی ڕوتی چەپ سرە ڕای چەپبوونیان کۆنزەرواتیڤ نەبوون محافیزکار نەبوون لە باشووری کوردستان واللهی بڵێم چی مەسەڵەن زۆر کەس یعنی مەسەڵەن داوای مافی ئافرەتیان دەکرد ئەوە زۆر مەشهورە لە بینی جیلی یەکەمی کە تووشی ئەوە بوون یعنی ڕازەمێک هێمن بوو هەژار بوو ئەو پرسیاریان لێ کرد پێویستە مافی ئافرەت وابێ و وابێ ئەک لە خزمەکانی خۆمان قسە ڕاستی گوتی بووی زەنەزم هەژار بوویان هێمن بوو بەڕەحمەت بن تاکیدن بەڵام ئەو پیاوە ماوە دەتوانم ناوەکەتان بدەمە گوتی بۆ ژنی خەڵکی ئەو ئەمافانە بۆ ژنی خەڵکییان بۆ ئەی خۆمان لاچوو ئەوە پێکەنینەوە تەمان لە بۆ ژنی خەڵکی دەمەگەی یعنی ئەمەن کچم ناوێ بچێتە ماڵێ چاوی دەردێنم بە کەیفی خۆم بە مێردی دەدەم ژنەکەم قسام کە دوو نوێشەقەتی هەڵدەم بەڵام کە دەچمە ناو ژنی خەڵکی دەبێ ئازاد بن دەگەی برام لە سیاست و لە اقتصاد و لەوانش هەمان شتیان هەیە ئەگەر ئەمن مەشهورە دەیان گوت کابرا دەیگوت ئەبی دوو خانی هەبێ دەبێ کەچیان بداتە میلەت من دەیان گوت باشە تو دوو کراست هەیە کراسێک دەدەی نا دایە بەخۆیانەوە لە مستەوایاندا بوو باشەکی زۆریە ئینسانی دسۆزیشان تێدا بوو من سوپاس دەکەم گفتوگۆی ئەم ڕۆمان گەرم بوو باسی ڕوتی چەپمان کرد لە باشووری کوردستان سەر هەڵدانی هەڵقەی داهات و ئینشەڵا باسی فێمینیزمەکەین فێمینیزم لە باشووری کوردستان و سەرهەڵدانی ڕەوتەکەش هەتا لەسەر ئاستی جیهانی چۆن سەری هەڵداوە سوپاس دەکەم ئەگەر کۆتایی قسێکما بێگەرنا بەڵێ بیسەرانی خۆشەویستی ڕوودا و بینەرانی ئەزیز لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پۆدکاستی زارونەتەوەی ئەم ڕۆمان کۆتایی هات تاوەکو زنجیرەی داهات و پێگەگەینەوە خواتان لەگەڵ